بینەرانی شارکرێ سڵاوتان دەبێت. دوای ئەوەی لە کوردستان بڕیاری ڕێفراندۆم درا، زۆرێک لە کەسایەتیە سیاسیەکان و کەسانی بیانی و وڵاتانی دەوروبەر داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە کاتێکی گونجاوتر بدۆزێتەوە بۆ دەستبردن بۆ کارتی ڕێفراندۆم. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدانی ڕێفراندۆمی خستە بواری جێبەجێکردنەوە و لە پلەی پێشگەز نەبووە. ئەنجامدانی ڕێفراندۆم وای لە حکوومەتی عێراق کرد کە کۆمەڵێک بڕیار دەربکات کە هەرزوو هەندێک لە بڕیارەکانی خستە بواری جێبەجێکردنەوە. زۆرینەی بڕیارەکانیش بۆ لە دەستدانی خاکی هەرێمی کوردستان بوو کە خاکی هەرێمی کوردستان 150 لەدەستدرا و هات ناوەی هێزە عێراقیەکان بۆ ناوچە جێنەکۆگەکان کە تەنها سنووری پارێزگای کەرکووک 9679 کیلۆمەتر دووجایە کەوتە دەست هێزە عێراقیەکان. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ڕێفراندۆم و لێکەوتەکانی میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار شاوەی زووتەبێژی فراکسیۆنی یەکێتیمان کردووە لە پەرلەمانی عێراق کە لە ستودیۆ لەمان میوانە. دکتۆر بەخێر بێیت. سڵاو دەبێم کاتەوەش. زۆر سپاس. لە نووسینێکی بەڕێستەوە دەست پێ دەکەم کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوت کردوتەوە. نووسینەکەت بۆ دەخوێنمەوە، تەبان پێشەکی نووسینەکەت بۆ خوێنمەوە. زیاتر لە مانگێک پێش ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 باڵێزی ئێران یەکێتی ئاگادار کردوتەوە کە کەرکووک لەدەست دەدەن. هەروەک بە وەفدێکی یەکێتیشی وتووە بڕۆن بە سەرکردەکانتان بڵێن بە ئەو ڕێفراندۆمە دوابخان لە ئێستادا، چونکە یەکەم کەس کە زەرەری تیاکات ئێوەن. من لەبەر دڵسۆزی مامجەلال و دۆستایەتی ئەمە بە ئێوەڵێن. ئەم ئاگادارکردنەوەی لە پێش ڕێفراندۆمە بە ئێوە وتراوە. ئایا لایەنەکانی ترتان ئاگادار کردەوە لەم ئاگادارکردنەوەی ئێران کە بە وەفدەکەی ئێوە وتراوە یان چیتان کرد؟ بەڵێ زۆر سپاس دەکەم. لە ڕاستیە بە تەئکید ئێمە ئەو کاتانە لە پەرلەمانی عێراق بووین بە مناسبەتی جیاجیاوە زۆرێک لە قونسڵی وڵاتان و سیاسەتمەدارانی ناوچەکەمانە بینی و منەمەوێ ئەوەش بڵێم کە من هەر شتێکی ترم هەیە لەو بابەتە بێزیکە سەفێری ئێرانی ئەو کاتە سەردانێکمان کرد وەکو لیژنەکەمان لە پەرلەمانی عێراق بۆ میسر لە قاهرە ئەحمەد ئەبولغێزمان بینی کە کۆمکاری جامیعەی عەرەبیە. ئەویش بە هەمان شێوە ئەوەی وت، یعنی من خۆم جلی کوردیم لەبەرابوو یەکسەر کەوتە قسەکردنەوەوانە زۆر باسی هەرێمی کوردستان و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانی کرد و وتی کە ئەچی بۆ هەرێمی کوردستان کە داڕزی و ئەزانی ئەچی بۆ یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان. زۆر فەرقی هەیە لە بەغدا و لە بەسڕە و موسڵ و ناوچەکانی تر. وتی بەڵام یەک شتی پێ بڵێم داوات لە یەکەم ئەمەش بگەێنیتەوە بە سەرکردەکانتان تۆ گەنجی پەرلەمانتاری کە بیستومەتەوە ئەیانەوێ ڕێفراندۆم بکەن، تکایە ڕێفراندۆمەکە نەکەن، ئێستا وەختی نییە. با بچینەوە سەر مۆزوعی ئەوەی خۆمان. بە تەئکید ئێمە هەموو کاتێک لەو سەروبەندی ڕێفراندۆم بە چەند مانگێک کە باسەکرا کە قەرار درا لەوەی 25 نۆ بکرێ، ئەم پەیامانەمان نەگەیاندەوە بە سەرکردایەتی یەکێتی بە بەشێک لە سەرکردەکانی ئەو کاتی یەکێتی و هەروەها لە بەلایەنەکانی تری ژەوانەی کە لە هەم نوێنەریان لەناو پەرلەمانی عێراقا بوو، هەم لە دەرەوەی پەرلەمانی عێراقیش بە سەرکردەکانیان هەر فرسەتێکە بووایە و بەش بە حاڵی خۆ کۆمەڵێ نووسی وتارمەیە ئەو کاتانە. یعنی ئەتوانم بڵێم ئەگەر هەمووی کۆ بکەیتەوە ڕەنگە نامیلکێکی لێ دەربچێت کە لەو کاتانەیە وەکو ئەمانەتێکی مێژوویی لەو کاتایە ئەوەی کە بە قەنەعەتم پێی بوو بڵاومە کردەوە. بۆ ئەمەیش یعنی زۆر جار ئێمە باجمانە باجی ئەوەی کە ئێمە عێراقچێتیەکەین، ئێمە دژی دەوڵەتی کوردین، دژی سربەخۆی خەڵکی کوردستانین، بەڵام ئەو قەنەعەتی کە پێمان بوو هەتا ئەو دقەی کە ڕێفراندۆم کرا و دوای ڕێفراندۆمیش وازمە لێ نەهێنا. یعنی ڕواتە بێ ڕەنگە من لە کەناڵی تەلەڤیزیۆنی ڕەنگە دەیان مقابلە مەبێت لەو کاتانەیە. حتا هەندێک لە کۆمنتەکانە ئەمڕۆ لەوەی کە بڵاو کردووە یەکێک نووسیوێت دەڵێت باش لە بیرمە لە کورسات دژی ڕێفراندۆم و دووشی شۆمانە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە دژی ڕێفراندۆمین؟ ئایا ئێمە دژی بڕیاردان لەسەر مافی چارەنووسی خەڵکی کوردستانین؟ ئایا ئێمە دژی ئەوەین کە کورتی دەوڵەتی هەبێ؟ نا بە پێچەوانەوە تێگەیشتن و عەقڵیەتی ئێمە زۆر جیاوازە لەوەی ئەوان و ئەوەی ئێمەش نەتیجەکەی دەبینی کە کێ ڕاستی بە کوردی بە پوختی بڵێم کێ ڕاستی کرد. یعنی ئایا کە ڕێفراندۆم کرا بۆ دەوڵەت ڕانەکەیدرا کوا دەوڵەت کوا مافی چارەنووس
واز لەوە بێنەکە لە ساڵ 50 خاکی کوردستانمان لە دەستدا مەتار داخرا کێشەی موچەی فەرمانبەران تا زیاتر قۆڵ بوویەوە خۆتان هەمووتان لە بیرتانە کارگەشتە ئەوەی هێزی سەربازی هاتە هەرێمی کوردستانەوە هەندێک مەسەلەی ئەو هێزەی کە گەشت بووە لای پردیەوەوانە ئەوانەیان بە دەستکەوتە زانی کە شکاندونیان ئەخرەمەکەی دەستکەوتە لە کاتێکا تۆ لە دەوڵەتەوە هاتبی بۆ ئەوەی کە دوو دەبابەت شکاندووە لە پردێ ئێمە لە داوای چیمانە کردو بەرەو چ قۆناغێک ڕۆشتین بەڵام هاتینەوە بە باسیەوە ناکرا ئێمە پێش فاندۆم لەکوێ بووین ئێستا لەکوێین بەهەرحاڵ ئەم نەزعەیە کە بە ناوی کوردایەتی و بە ناوی دەوڵەتی سەربەخۆ کە تا ئەم ڕۆژ بەردەوامە من پێم وایە یەکێکە لە هەرە کێشەکانی ئینسانی کورد و بەداخەوە لایەنەکانی تر ئەوانەی کە لەگەڵ ڕیفراندۆمانە بوون لەو کاتەیە شەرمنانە ئەمەیان باسە کرد و نەیانتوانی ڕایەکی گشتی دروست بکەن هەرچەنەمێ ئەوەش بڵێم کە بایکۆتێکی زۆری ڕیفراندۆمە بوو و من دڵنیام ئەوانەی کە بایکۆتی ڕیفراندۆمیان کرد لەو کاتەیە دڵنیاتەکەمەوە زۆر کورد پەروەرتر بوون لەوانەی کە بە ناوی با بڵێن حیزبیەوە هاتن ئەم ڕیفراندۆمیان کرد ئەگەر نا بۆ نمونەڵێ لە سانەوە چواری خەڵکی کوردستان دەنگی پێداوە بەڵام لە سانەوە چواری چەندێک کە بەشداری کردووە خۆ لە ساسەی خەڵکی کوردستان بەشدار نەبوو لە سا 54-55 بەشداری کردووە نیسبەتەکە لە سلیمانی بەرمیان و هەندێک ناوچەی تر زۆر کەم بووە لە سا 54 ئەوانەی کە بڵێن کە بەشداریان کردووە هەموو خەڵکی کوردستان لە سا 50 ئەو نەبەسە بێت زەبەت ڕقەمەکەی مەبینیە هی ئەمەیە لە سانەوەشتی ئەمەیە کە دەنگی داوە ئەمە خۆی بۆ خۆی خەلەلێکە بڕیاردان لە مافی چارەی خۆنووسی بۆ یعنی زۆر عیبە ئینسانی کورد ڕاپرسی لێکرێ بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی هەمووی لەسەر لە ساسە دەنەیە بمە ئەمە خۆی بۆ خۆی یعنی خەلەلێ گەیە لە ئیشەکەیە چونکە هیچ کوردێک نییە کورد حەز نەکا کوردستان دەوڵەتی هەبێ زۆڵە کورد ئەوانن کە حەز ناکەن و دڵنیام ئەوانەی شیکاتی خۆی کە جاژ بوون لەگەڵ حکوومەتی بەعسا بوون وانە ئەگەر لێ بپرسی حەزەکەی کورد دەوڵەتی هەبێ حەزەکە دەوڵەتی هەبێ کەواتە خەلەلەکە چییە؟ خەلەلەکە ئەوەیە کە تۆ ڕاپرسی ئەەکەی ئەسڵەن عیبە لە سەدی خەڵک دەن نەدابەوە بۆ نایدا لەبەرەوەی ئەو خەڵکە بەشێکی زۆری دەیانزانی کە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی دیبلۆماسی و قەناعەت پێکردن بە کۆمەلگەی نەودەوڵەتی بۆ احتراف بەم دەوڵەتە بکە کە ئەگەر دروست بکرێ لە ڕووی هەموو ئەمانەوە ئامادەسازی بۆ نەکراوە کالیتۆر بگورە کە ئەم هەموو خەلەلە هەبووە کە ئێستا ئەزانرێت ئەنجامدانی ڕفراندۆم لەو کاتەیە کاتەکەی گونجاو نەبووە بۆ زۆرینی لایەنە سیاسیەکان بە بەڵە دەنگیان بۆیا و بەشدار بوون لە پرۆسەی ئەنجامدانی ڕفراندۆمە خۆی لە ڕاستیە لەو کاتانەیە پارتی با بڵێن هەژمونێکی هەبووە بەسەر پرۆسی سیاسی لە کوردستانەوە بیرمان نەچێ ئەو کاتانە بوو کە تەنانەت سەرۆکی پەرلەمان دەرکرا بوو لە هەولێر و هەروەها دۆخێکی ناساز لە کوردستانە هەبوو سەرۆکی هەرێم ماوەکەی بۆ درێژ کرا بووە کە کێشەی شەرعیەت و شەریعەت نەبوونی هەبوو لە ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم بوو وەزعی اقتصادی خەڵکی کوردستان زۆر خراپ بوو و ناتوانین بە مطلقیش بڵین ئەم لایەنانە هەمویان لەگەڵ یابوون یعنی بۆ نمونە پەرتەوازەیەکی تەواو هەبوو بە گوتاری سیاسی لایەنە سیاسیەکانەوە یعنی چەندین پەرلەمانتار و سەرکردایەتی و وەزیر و چی ئەمانە لەگەڵ ڕیفراندۆمان نەبوون بەڵام ڕەنگە بەشێکی تر لە سەرکردایەتیەکانیان لەو حیزبن جگە لە پارتی چکە خۆ دەزانی ئەوان مرکزین لەسەرەوە بۆ خوارەوە بۆ شێوەیە بوو یعنی بە نیسبەت یەکێتیەوە مامجلال لە ساحەکە نەمابوو مامجلال نەمابوو پەرتەوازەیی تەواو لەناو یەکێتیە هەبوو کارگەشت بوو ئەوەی کە مەکتەبی سیاسی هەڵوەشێنرایەوە ئەگەر بیرمان بێ ئەو دۆخانە بوو لەبەرەوە دەبینی کە زۆر جار دەوتێت یەکێتی لەگەڵ ڕیفراندۆما بۆ یەکێتی وەکو قاعدەی جەماوەری من دڵنیام لەگەڵ ڕیفراندۆم لەو کاتیان نەبوو ئەگەر ناوەکو ڕیفراندۆم و مافی چارەی خۆنووسین ئێمە لە ساڵی 84ەوە دروشمی خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سربەخۆیی و مافی چارەی خۆنووسین بووە بەڵام هەموو جارێوەکو جەنابی مامجلال لەیوت ئەبێ کاتەکەی لەبار بێ ئەبێ زەمینە سازی بۆ بکرێ لە هەموو ئەو ڕاهەندانەیەوە کە دوای ڕیفراندۆم بۆمان دەرکەوت کە نەخێر هیچی بۆ نەکرا بوو ئەگەر بۆی بکرایە یعنی ئێستا بۆ نمونە بۆچی لە دوای ڕیفراندۆم نەتیجەکانی ڕیفراندۆم تەجمید کرا سڕ کرا یعنی
نتیجەی دەنگدانی ڕێفراندۆم محکەمەی اتحادی لە بەغا سەڕی کردووە لە حکوومەت یاریمی کوردستانیش دانی بەوەدانا ئەوە نەبێت کە بڵین کێشەکەەوە اینجا دوایەوە چەندین سەرکردەی پارتی لە دوای ڕێفراندۆمەوە وتیانی ئەمە ڕێفراندۆمان بۆ جیابوونەوە نەبووە. باشە من پرسیارێکەکەم ڕێفراندۆم ئەگەر بۆ سربەخۆی بۆ جیابوونەوە نییە تۆ بۆچی ئەیکی خۆ ئەمە یاری مناڵە بازار نییە ئەتوانین شکستی ڕێفراندۆم سەر لایەنێک یا هەموو ئەو لایەنانی کە بە بەڵێ دەنگیان بۆدا و بەشدارنتیە لە ڕاستیدا هەموو ئەوانی کە با بڵین بەشدار بوون بەشی خۆیان بەپێی زۆری و کەمی ئەتوانین بەپێی حەزمی خۆیان لەو مەسەلەیەدا ئەوەیان بەرەکەوێت کە بەشدار بوون لەو مەسەلەیەدا من پێم وایە لەو کاتەیە ڕێفراندۆم نەکرایە ڕەنگە زەمینەیەکی زۆر لەبار لە ئایندێکی زۆر نزیکترا هاتایەتە پێشەوە ئەو کاتە بە یەک ئیرادەیی هەموو خەڵکی کوردستان لە سەداسەدی خەڵکی کوردستان ڕێفراندۆمی کرد و ئەمنیشتەکان کۆمەلگەی نێودەوڵەتی هەمووی پشتیوانی دەکرد. بیرن لە چێ تلرسن وەزیری خارجی ئەو کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نامەکەی وازەحە ئاشکرایە کە 2 ڕۆژ پێش ڕێفراندۆمەکە باس لەوە دەکا کە کاتەکەی گونجاو نییە. بە هەمان شێوە 2 ڕۆژ پێش ڕێفراندۆمەکە ئەنجومەنی ئاسایش بۆ یەکەمین جار کە کۆبوویەوە بە ئامادەبوونی 15 وڵاتە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایش لە UN بڕیاریاندا کە پێویستە ڕێفراندۆم لە دوا بخرێت لەم کاتەیە نەکرێەوە ئەگەر بیشکری ئەمە ئەترافی پێ ناکەین و هەروە برێد مەکۆرک چەندین جار سەردانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی کرد کە داوای لێکردن دوا بخرێوێ ئەم نوێنەری باڵوێزی وڵاتان و سەرکردەکان هەموو ئەوە ئەولمونانەی کە لای من هەیە زۆر زیاتری ژەیە کە وتراوە هەموو ئەو ئەرشیف و دۆکۆمنتانە ماوەتەوە کە ئەڵێ پێویستە لەم کاتەیە ڕێفراندۆم نەکرێ زۆر تاکی دەکەمەوە لەسەرەوە کە ئەڵێن لەم کاتەیە بکرێ معنای وانە ئێمە لەگەڵ ڕێفراندۆم سەر بخۆین معنای وایە ئەبێ بە عاقڵی خەباتی بۆ بکەی و با بڵین بگەیتە ئەو قۆناغی کە ئیتر ڕێفراندۆم ئەکرێ و دەوڵەت ڕاگەری پێم وایە گەر ڕێفراندۆم قانجازی گەیان بە لە هەندێک لە هەندێک ڕووەوە بە لایەنە سیاسیەکان لە بەغا تا ڕادەیە یەکی خستنەوە هەندێک لەلایەنی شیعی سونی کێشەی قوڵیان هەبوو بەڵام کاتە سەرەوەی کە ڕێفراندۆم ئەکرێ لەو کاتەیە هاتن یەکدەنگ بوون یەک هەڵوێز بوون و بڕیاریاندا کە کورد لە قاڵب بدەن و بەداخەوە ئێمە تا پێش 25 ئەتوانین بڵێم جۆرێک لە کۆنفیدراڵیمان هەبوو بەڵام دوای ئەوە گەڕێنەوە بۆ سەردەمی ئۆتۆنۆمیەکە بۆ پێش 2023 یعنی سنووری جوگرافی هەرێمی کوردستان زۆر بچووکرایە نیوەی لێکرایەوە کە لە 2023 بۆ 2007 لامان بوو نیوەکەی لێسەندینەوە هاتی لۆ بۆ 2023 بۆ نمونە هێز لە هاتە قەرە هەنجیر کەرکووک خانەقین دەسی بەسەراگیرا مەخمور شەنگال تلکیف دەشتی نینەوە مووسڵ ئەوانە لە پێش ڕێفراندۆمەکە هەمووی بەدەست پێشمەرگە و هێزی هەرێمی کوردستانەوە بوو بەڵام لە دوای ئەوە نەما لایەنی سەرەکی ئەنجامدانی ڕێفراندۆم دان بە شکستی ڕێفراندۆمان نانێت و ساڵانە لە 25 ئەوە 4 ساڵە یادی ئەکاتەوە بە سەرکەوتنی ئەزانێت بەڵام کۆمنتی تۆمەوێ بەڵام دوای ئەوەی کاچینە لای پەیامێرمان هەژار لە شاری هەولێرەوە کە ڕاستەخۆ لەگەڵمانە هەژار سڵاوت دەبێم کاتت باش لە یادی 4 ساڵی ڕێفراندۆمە ئەمڕۆ لە پارێزگای هەولێر چی کرا؟ بەڵێ هەژار گوێ لێمە سڵاو ئەم کاتتان باش دەمێ باس دەوە بکەم کە ئەم ساڵ یادی ڕێفراندۆم ساڵ یادی ڕێفراندۆم جیاواز بوو لەگەڵ ساڵانی پێشووتر چکە ئەم ساڵ گەرم گوڕی پێوە دیار نەبوو هەندێک حەزبولایەن هەرێمی کوردستان ئەم یادیان کردەوە بەڵام وەکو ساڵانی ڕابردوو نەبوو دەمێ باس دەوە بکەم کە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان وەکو ساڵانی پێشتر گەرم و گوڕی نەبوو لە بۆ یادەکە بەڵام هەندێک ساڵاتی زۆر لە هەولێر و سلێمانی ئەنجامدران لە سلێمانی چەپکەگوڵ بردرایە سەر گۆڕی یەکێک لە شاعیرە ناودارەکانی کوردستان ئەویش لەلای ڕێکخراوێکی پارتیەوە و لە شاری هەولێر ڕێکخراوێکی ژینگەی هەڵمەتێکی نێوان ساندنی ئەنجامدا
و لەگەڵەوەدا ناوچەیەکی حەزبی پارتی دیموکراتی کوردستان ئەویش هەم کەرنەڤاڵێکی ئاهەنگ جێرابووەوەی کاندیدەکانی خۆیان بناسێنرێن و ینی زۆرێک لە یادی ڕێفراندۆم بکرێتەوە ئەوەی چاوەڕێ دەکرا لە ئێستادا هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنە چاوەڕێەوە دەکرا بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار لەم ڕۆژەدا ڕێفراندۆم بکەنە کەرستەیەک بۆ بانگەشی هەڵبژاردن بەرامبەر یەکتی و چاوەڕێ ئەوش دەکرا کە هێرشی توم بەرامبەر یەکتی ئەنجام بدرێت چونکە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەندێک حزب یاخود بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تۆمەتبار دەکران بە خیانەت تۆمەتبار دەکران لەسەر ڕێفراندۆم ڕووداوەکانی دوای ڕێفراندۆم بەڵام سار بێدەنجی هەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا مەقسەد دەکەن هیچ نووسراوێک نییە تەنانەت ساڵانی ڕابردوو لەلایەن سەرۆکی پارتیەوە لەلایەن مەکتەبی سیاسی پارتیەوە ڕاگەاندراوی فەرمی هەبوو پارتیش بە شانازیەوە باسی ئەو ڕۆژەی دەکرد بەڵام ئەم ساڵ بەو شێوەیە نییە و دەمێ ئاماژە بۆ بکەم کە تەنها لە سوسیال میدیا لە تۆڕە کۆمەڵاتیەکان کادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەم ڕۆژیان بخۆیان زیدو کردەوە هەندێک بەسەر بەژن و باڵای ئەو ڕۆژیاندا هەڵبوت ئەجینا بە شێویشی فەرمی وەکو ساڵانی ڕابردوو گەرموگڕی تێدا نەبوو لە بنیادەدا. سپاس بۆ هاوکارم هەژار لە پارێزگای هەولێرەوە کا بە شوەی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت کاک زۆر گەرمانێ بەڕێزت پرسیارێکم کرد پێشوەی کاک هەژار داهڵکەین لە پارێزگای هەولێرەوە کۆمنتی تۆ چیە لەسەرەوەی کە بەم شێوەیە یادی ڕێفراندۆم ئەکرێتەوە؟ خۆی لە ڕاستیە ئاساییە کە با بڵێن ئەو لایەنەی کە لەگەڵ ڕێفراندۆمایە بەشێکی زۆر لە گوتارەکەی بۆ کۆکردنەوەی خەڵک بە تایبەتی کە ئێستا بەرەو ئینتخاباتە چین لەسەرەوە تاو بدا بەڵام ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەمە شتێک نییە شاراوە بێ یان فاڵ نییە لە خەڵکی بگریتەوە وە شتێک نییە دیار نەبێ. ئایا خەڵک ئێستا خۆی کە من و تۆ قسەکەین پێش ڕێفراندۆم هەرێمی کوردستان بەهێز بوو یان دوای ڕێفراندۆم ژیانی خەڵک پێش ڕێفراندۆم ڕاستە مەسەلەی موچەوەوانە چەند ساڵێک دەستی پێکرد بوو بەڵام هەنگاوەکانی ئەوانە کە بەرەو ڕێفراندۆم ڕۆشتن هەمەیە ئەمانیان والێ کرد یعنی مەسەلەی ئابووری سەر بخۆیە دوورکەوتنەوە لە بەغا و دوورکەوتنەوە لەو سیاسەتەی کە جەنابی مام جەلال دائیمە ئیشی لەسەرەکرد بریتە لەوەی کە مافی ئێمە و دەستکەوتی ئێمە و بەدیهێنانی ئاماجەکانی خەڵکی کوردستان لەم مەرحەلەیەدا لە بەغایە لە ئەنقەرە نییە لە تاران نییە لە دیمەشق نییە لە هیچ شوێنێکی تر نییە تا مام جەلال مابوو بەتەکید ئەم سیاسەتەی گرتبووە بەر سیاسەتێک بوو دەبینین خۆشبەختیەکی تەواو لە خەڵکی کوردستان ئەوەی کە بیری لێ نەکردایەتەوە بریتی بوولەوە کە موچە دێت یان نایێت یان مژدە بیکەی مژدە هەواڵ بڵاوکەیتەوە بڵێ ڕۆژی ئەو نەوەزارەتی ئەو موچە وەرەگرێت کەواتە لە ڕۆی دەستەمۆکردنی هەرێمی کوردستان لە ئاسی نێودەوڵەتیە وردە وردە تاوای لێ هات تەسحەیەکی زۆریدا حکوومەتی هەرێمی کوردستان تا وردە وردە لەگەڵ وڵاتان و سەردانەکان دەست پێ کرد بەتەکید ئەو کاتە شکست بوو و ئەکرێ ئێمە بتوانین جارێکی تر قەرەبووی ئەم شکستە بکرێتەوە. قەرەبووی ئەو شکستە چۆن نەکرێتەوە؟ ئایا کە ئەوترێت بەڕای هەندێک لەلایەنەکان ئەوترێت کاتەکەی گونجاو نەبووە یان زمینەیەکی لەباری بۆ ساز نەکراوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەو کاتەیە ئایا کاتی کەی گونجاوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمی ئەم زمینەیە چۆن لەبار و سازەکرێت بۆی کە ئەو پرۆسەی ئەزانی ئەمە شتێک نییە تۆ مەوعیدێک بێت لە دای بنێت و بڵێ لەو مەوعیدە ئەماکەم یان ئەمە بڵێ ساڵ مانگی ئەو نە من سەفەرەکەم و ئەوانە یان ڕۆژی ئەو نە ڕۆژی نەورۆزە یان شتێکی تر مەسەلەکە بریتە لە کۆمەڵێک ڕەهەندی ناوخۆی ئیقلیمی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە بڕیار لەسەر ئەمادا لە ڕووی ناوخۆیەوە ئێمە تا چەند ئامادەکاری ئەکەین یعنی مەسەلەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان هەر هیچ نەبێ کاتێکە تۆ ئەم بڕیارە ئەدەی تورکیا و ئێران و عێراق گوشارە خاتە سەر حەسارە خاتە سەرێ ئایا تۆ زەخیرەی بەلایانی کەمەوە 2 ساڵ بەخێوکردنی خەڵکت ئامادە کردووە ئەمە لە ڕووی اقتصادیەوە یعنی بۆ نمونە تا چەند هەستی هاوڵاتی بوون و نیشتیمانی بوونی لای گەنجی تازەوارێ کردووە کە ئەگەر بەیانی شتێکی قەرارێکی وایشتدا هێز هاتە سەرت چۆن دیفاع لە وڵاتەکە یان بە پێچەوانەوە گەنجەکانت ئێستا کارێک کراوە کە ڕۆژانە بە سەدانیان
ئەچن لە دەریاچەی ئیجا ئەخنکێن ئەچن بۆ سەری خۆیانە ڕەگرن بۆ ئەو وڵاتانە ئەمانە تاکەی یعنی کاتێک ئەمانە چارەسەرکرا ئەمە زەمینە لە بارەکەیە پەڕیوە یعنی تا ئێساش گونجاو نییە و کاتەکەی گونجاو نییە بۆ ئەنجامدانی ئەو پرسە من پرسیارەکەم یەک پرسیاری بەسیت ئێستا ئێوە ڕەنگە لە شارپرێز زۆر جار خەبەرەکان بڵاوکەنەوە ئەڵێن ڕۆژی ئەونا بڕیارە 200 ملیار دینارەکە لە بەغاور ڕۆژی ئەو نێژی تر بەم شێوەیە لە دوای ئەمەوە وەزارەتی دارایی بڕیاری داوە موچەی فەرمانبەران لە ماوەی هەفتەیەکە دابشکە من زۆر جارەمە خوێندوێتەوە جا باشە هیچ ناڵێم ئەگەر ئەم 200 ملیارە نێت باشە ئیتر با گوشارەکانی ئەم وڵاتانی تریش بوەستێ ئێمە ئەتوانین موچەی خەڵک بین خەڵک کە برسی بوو و لە هەمان کاتانە عەدالەتێکی گەورە لە ناو خەڵکی کوردستانە هەبێت لە ناو ناڵی مەسوور و خەریجی کوریە و لە نێوان کە سوکاری شەهید و پێشمەرگە و بەرپرسە باڵاکانە هەبێت ئایا ئەتوانین بەرگەی ئەوە بگرین کە بەلایانی کەمەوە بۆ 3 ماڵ ئێمە بڕیاری ڕفراندۆم دەین و بڕیارەکەش جێبەجێ بکەین ئەمە لە لایەکلایەکی ترەوە ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتان تا چەند ئێم ئەترا بە ڕیفراندۆماکەن ئاخر زۆر جار ڕیفراندۆم لە هەندێک نەتەوە کراوە لەبەرەوەی کە لە ڕووی دیپلۆماسیەوە زەمینە سازی بۆ نەکراوە ئەترافی نێودەوڵەتی بێ نەکراوە کۆمەڵگەی نێودەوڵەتی تەعامل لەگەڵانەکە قونسوڵەکانە وڵاتەکە جێڵن یعنی لەو حاڵەتی کە ڕیفراندۆم کرا ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ حەشدی شعبی هەڵکرد بە ماوەی شەو ڕۆژێکیشی نەبرد بینیمان کە چۆن هات نەکەرکووکەوە چۆن مەخمور شوێنەکانی تر هەمووی نەمانتوانی یان لە ڕووی هێزی سەربازیەوە هێزێکی نیزامی پێشمەرگە هێزێکی یەخراوی کوردستان بە دیسپلین لە ڕووی لۆجیستی لە هەموو لایەنەکانی ترەوە ئەمانە هەمووی ئامادەیە بۆ ئەوی دیفاع لە میلەتە بکە ئەگەر ئەمانە ئامادەیە لای ئێمەوە یعنی من ئێوارەیە ئەڵم با ڕفراندۆم بکەین و سەربەخۆی چیە بێبان بێ بەڵام خۆ بە گاڵتە مامجلال 10 ساڵ پێش ڕیفراندۆم 5 ساڵ پێش ڕیفراندۆم نییەوە دیکە ئێستا لەم کاتەیە پێویستە ئاگاداری ئەم حاڵەتانە بین ئەو جارە ئێمە بەرە قۆناغە بڕین دەوڵەتی عێراقی کێشەی زۆرە کێشەی تائیفی هەیە کێشەی مەزهبی هەیە کە کێشەی اقتصادی هەیە کێشەی دەستە تێوەدانی ئەقلیمی هەیە ئەم دەوڵەتە ئەگەر بەم ئالیەتە بڕوا ڕەنگە بەردەوام نەبێ ئەی باشە ئێمە چەند ساڵە 100 ساڵی ڕێکە چاوەڕێەکەین ئەگەر خۆمان لەناو خۆمانە بەقووەتکەین یەکگرتووی یەگەڵوێستی گوتاری سیاسیمان ئەمانە بکەین ئەو کاتە ئەم لایەنە عێراقیانە ممکن نییە بەم شێوەیە بتوانن هەڵکەن بەیەکەوە ئێستا کێشە هەیە لەسەر مۆزۆی هەڵبژاردنوانە زۆر کەس پێی وایە کە ئەگەر هەڵبژاردنیش بکرێ نەتیجەکەی بێتە فەوزایەکی گەورە لە عێراقا کە ئەو کاتە بوو ئەو کاتە نە عێراقیەکان ئەتوانن ڕێگری لەوە بکەن کە ئێمە ڕیفراندۆم بکەین و کۆمەڵگەی نێودەوڵەتی و کاتە خۆشیان دەعمانەکەن بەوەی کە فەرمو عێراق خۆی بەرگە ناگرێوەڵەوەشێت ئەماکەم کۆتا پرسیارم بۆ بەڕێزت باز لە هەندێک کارتی فشارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر حکوومەتی بەغدا ئەو کارتە فشارانە حکوومەتی هەرێم هیچی بەدەستەوە ماوە نازانم کارتی فشار چی هەبووە یعنی ئەگەر لە کاتی خۆیان کە لە دوای ڕیفراندۆمەوە ئێمە تەواو پەیوەندیەکانمان گەشتە ئاستی بنبەست یعنی زۆر لاواز و حتا وەفدی ڕیفراندۆم ماڵ ئاوایش هاتن بۆ بەخوا خواحافیزی بکەنەوەوانە بڵێن کاکەوەی تر ئێمە دو ڕۆژیکە بە ڕیفراندۆمەکەین و ماڵتان هەوا بێ و ئیشەڵا جیرانێکی باشە بین ئەمەش گەشتینە ئەو مەرحەلەیەش بەڵام دوایی هیچ کارتێک بەکار هات یعنی زۆر جار خەڵگەیان و ئێمە چاوەڕێکین ڕێگە سەرکردایەتی کورد شتێکی کردی بێ یعنی بەڵام بە ئێمە نەڵێن نەزانین ها زۆر جاریانوت سوپرایزێکە یان با بڵێن شتێکە بەڵام بینرا هیچ شتێک نەکرابوو نەگەری شتێک نەکرابوو بەداخەوە نەمانتوانی پارێزگاری لەو شتانیش بکەین لەو دەستکەوتانە بکەین کە پێش 25 ژینۆی 2007 بەدەستمانێنابوو سواز بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس وتەبێژی فراکسیۆنی یەکێتی لا پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لامان میوان بوو بینەرانی شارپرێز سواز بۆ ئێوەش کە